یەکەم لە سیفەتە بەرزەکانی ئەو پێغەمبەرە بریتیە لەوەی کە ئەو پێغەمبەرە سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ڕەمزی یەکتاپەرستی و ڕەمزی ملکەچیە بۆ خوای پەروەردگار. تەماشاکەن قورئان چۆن باسی ئیبراهیم دەکات، دەفەرمێ ومن ئەحسن دینا، ئایا دینداری کێ لە هی ئەو کەسە جوانترە؟ واتە ئەو کەسە دینداری لە هەموو کەسێک باشترە کە چۆنە؟ ممن ئەسلەمە وجهه لله، لەوەی کە یەکەم ئەو کەسەیە ڕووی خۆی تەسلیمی خوای پەروەردگار بکات، بە ئیخلاصیەتەوە ڕوو بکاتە پەروەردگاری خۆی. ئەنجا وهو محسن، ئەو کەسە لە هەمان کاتا کە ئیخلاصیەتی هەیە دووهەم ئینسانێکی چاکەکار بێت، دووهەم ئەو کەسەیە کردەوەکانی موافقی شەریعەت و سنەتی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. ئەنجا واتبع ملة إبراهيم حنيفا،